روشا کارکران لروشلات کردستان و ایران چخواسی خرابه روشا جنین کارکر گلک خرابتره. جنین کارکر جبو پیدا کردن دبارا جیان خو جبلی تحمل نبونا درفت این کار دوی کو تحمل تانه و تشرین جواکی جی قبول بکن. جبر کو حتی اینها جی کار کردن جنان لدر و که پیوست نبویا کلتوره که گشتگیر. وان جنان جی وکا میران خواندنه به هویا کو روزه که کاری که باش به دست بخن لید درفت این کارین کو جبو میران هنه بو جنان کمترن. اگر ها بجی موچه وان کمتره. ما روزی 2 میلیون اینجا درآمد داریم. من وقتی نمیخرم هەمووتان وا دەزانن ئێمە لێرە ڕۆژی 2 میلیۆن داهاتمانە. من خۆم ئەوەم کڕیوە بە 5,000 تمەن و دەیدەم بە 8,000 تمەن. کەس نایکڕێ. لە بەیانیەوە تاشەو دەگەڕێم. ئێستا لە تاوبرسیەتی شەکرم دابەزیوە. ئێوە دەزانن من چەندە بەدبەختیم هەیە؟ نازانن. ئەمە بەشی ژنانی ئێرانیە لە شوێنە گشتیەکان و لەژێر مەترسی سەرکۆنەی کۆمەڵگادا خەریکی پەیداکردنی بژێوی ژیانی خۆیان و خێزانەکانیان. بەشێکی زۆر لە پیشە پیاوانەکانی ئێران لە ئەستۆی ئەم ژنانەیە و موچەیەکی کەمتر لە نیوەی موچەی پیاوانیش وەردەگرن. خانم ئادامسایی فرش بدم مەستایی 1000 با 8 تامە مختلف. ئەو ژنانەی کە وەکو پیاوان لە زانکۆکان و خوێندنگەکان خوێندویانە و بە ئومێدی داهاتوویەکی گەشی ئابووری ڕویان لە بازاڕی کاری ئێران کردووە، بەڵام وەکو پیاوان مافی کار و چالاکی ئابووریان پێ نەدراوە. ئێمە هێشتا زۆر لە کەسەکانمان کە خوێندنیان کردووە، زۆر لە کەسەکانمان کە ڕەنجیان کێشاوەوە ئامادەی کارکردن، ئامادەی ون کە بێنە ناو بازارەکانی کارکردنە، دەرفەتی کارەکانیان لێ سەنجێتەوە بەهۆی سیاسی، بەهۆی کۆمەڵایەتی، بەهۆی فەرهەنگی. هەڵاواردنەکان بەرامبەر بە ژنەکان زۆر زیاترە. بەداخەوە ئێمە ئێستا ڕوخساری هەژاری و بێکاریەکانمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، لە ئێرانە، لە عێراقا، لە سووریا، لە تورکیا و لە هەموو پارچەکانی کوردستانە ڕوخسارێکی ژنانەیە. ئێمە دەرفەتەکانی کارمان لێ سەنجێتەوە. ئێستا نزیکەی 3 مانگ لە هوروژمی کۆڕۆنا بەسەر بازاڕی کار و پیشەی ئێراندا تێدەپەڕێت و لە ماوەدا بەشێکی زۆر لە کار و پیشەکان داخراون. بەڵام بەرپرسانی حکوومەت پێشەوەی بیر لە قەرەبووکردنەوەی چینی کرێکاران بکەنەوە بە خەمی بەرهەمهێنەران و خاوەنکارانەوە بوون. ئەویش بە بیانووی ئەوەی کە ئەگەر خاوەنکاران قەرەبوو نەکرێنەوە کرێکاران لەسەر پیشەکانیان دەردەکەن. کێشەی ژنانی کرێکاری ئێرانی تەنیا لە دەورانی کۆڕۆنادا نەبووە. بازاڕی پیشەی ئێران بازاڕێکی پیاوانێ و ئامارەکان باز لەوە دەکەن لە وەرزی کۆتایی ساڵی 98 هەتاویدا 145,000 ژنی کرێکار لە ئێران پیشەکانیان لەدەستداوە. تەنیا 12% ژنانی ئێرانی لە پیشە فەرمیەکانی ئەو وڵاتەدا بەشیان هەیە. ئەوە لە حاڵێکدایە 75% بەرهەمهێنانی پیشە دەستیەکان، 40% پیشەی کشت و کاڵ و 80% پیشەی چنینی ڕاخەر بەدەست ژنانە. بەڵام لە بەشی بازاڕی نافەرمی ئێراندا وەکو پیشە خزمەتگوزاریەکان، سکرتێری نووسینگەکان، فەرمانبەری لە نووسینگە تایبەتیەکان و کرێکاری کاتی لە شوێنە حکوومەتیەکان بەبێ بیمە و بە شێوەی نافەرمی دادەمەزرێن. بەشێکی زۆری ژنانی کرێکاری ئێرانی ئەوانن کە بۆ پەیداکردنی نانی خێزانەکەیان ئامادەن تەنیا بە حەقدەستێکی کەمتر لە 1 میلیۆن تمەنی مانگانە کار بکەن. ئەمڕۆ ڕۆژی ئەو ژنانەیە کە ئێستا بێ هیچ موچەیەک لە ماڵەکانیان دانیشتون و هیچ هیوایەکیشان بە داهاتووی خۆیان و خێزانەکانیان لەژێر سێبەری شومی کۆڕۆنا لە ئێراندا نییە.